ئێمە هەر هەمومان لەژێر ستری ڕەب العالەمینان، چونکە كل بني آدم خطاء، هەرچی بەنی ئادەمە خەتەئی زۆر زۆر ئەکا و هەڵەی زۆر ئەکا، ئەوە ڕەحمەتی ڕەب العالەمینە هەڵەکانی دا ئەشارێ و ئەیشارێتەوە. ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ئەفەرمێ بەخوا ئەگەر نیعمەتەکان بۆنیان، ئەگەر گوناهەکان بۆنیان هەبوایە، بەخوا کەسمان نەما نەتوانی سەلام لەوی ترمان بکەین لەبەر بۆگەنی یەکتر، بۆگەنی گوناهەکانمان. ابن الجوزی ئەفەرمێ بۆ سوپاسی ڕەب العالەمین ناکەی ئەگەر بەهاتایە گوناهەکان لە نێوچەوانت بنووسرایە، چه خەجاڵەتێکی ئەکێشا لە پێش چاوی خەڵک. بۆ شکری ڕەب العالەمین ناکەی ئەگەر ماڵەکەت ئاڵای گوناهی پێوە هەڵ نەکراوە، چیت لەگەڵ خەڵکە ئەوت و چۆن شەرمەزار ئەبووی لە بەردەمیانە. نیعمەتی شاردنەوەی خوا بۆ گوناهەکانی ئێمە نیعمەتێکی تەواو گەورەیە بەسەرمانەوە. ئەگەر ڕۆژانە چەندین جار بیرمان کەوتەوە و هەر گوناهەیەک و خوا سەتری کردوین و هاوارمان کرد ئەلحەمدولله، ئەبێ هەموو کاتەکانمان سەرف بکەین بە حەمدی خواوە بۆ ئەو هەموو گوناهەی کە ڕەب العالەمین سەتری کردو. بیرکەرەوەی عەبد ئەگەر خەیاڵەکانت خەڵک بیبینێ، هەستی پێ بکە و دەرکی پێ بکە، چی جواب ئەدەیتەوە؟ چۆن ئەتوانی لەگەڵ خەڵکە سیرکەیت و بژیت؟ ئێمە لە زەمانێکە ئەژین ستر و عیبەکانی یەکتر دەرئەخەین، خۆشمان فەرامۆشەکەین. کەسی موسڵمان ئەبێ هەمیشە سێری گوناهباری خۆی کات و بە چاوی پاک سێری خەڵکە، نەک بە چاوی ڕخنە و چاوی بچووک و بە دوای گوناهی خەڵکە وێڵ بێ، بە دوای تەوبەی خۆتا وێڵ بە ئەی عەبد، نەک بە دوای گوناهی خەڵکە.